ئێرە ماڵی قارەمانە کە دەکەوێتە نێوان گوندی دوو بزنی و بیبانی سەربەناحی شوان. ئەو ماڵەیە کە مەهناز دوایین چرکەکانی ژیانی لە ژێر ئەشکەنجە و لێدان تێیدا بەڕێکرد. محەممەد کە برا بچووکی مەهنازە باز لە چۆنێتی ئەشکەنجەدان و پاشانیش کوشتنی خوشکە گەورەکەی لەلایەن باوک و دایکیەوە دەکات. زارۆتیابوون پڕ خەیلی ئەی باوکت چی کرد؟ باوکمش لێتە چی لێدا؟ باوگڕ و بەدەست و بەلەعل و بەدال و هەر لێتە. پۆلیس دەستیان بە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە کردووە، بەڵام تا ئێستا تاوانبارە سەرەکیەکان کە باوکو و دایکی مەهنازن دەستگیر نەکراون. شەوی 21 لەسەر 22 بەربەیان واتە ئێمە ئاگادارکرێنەوە کە تەرمی مناڵێک گەیەندراوەتە دادوەری گشتی لە نەخۆشخانەی ئازادی کەرکووک و هەر دەستبەجێ ئێمە هەڵساین بە ئیزراعاتی وسوڵی و یاسایی خۆمان بۆ من ئەفسەری لێکۆڵە منات لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵ فۆزیشی لێکۆڵەر بۆ وەرگرتنی ڕێوشێنی یاسایی خۆی و دەرکەوت لەوێ ئەو مناڵە بە پێی زانیاری سەرەتاییەکان دەرکەوت کە ئەم مناڵە لە ژێر ئەشکەنجەدان و توندوتیژیەکی یەکجار زۆرە گیانی لەدەستداوە و بۆ بەیانی هەرزوو گەیشتنە شوێنی ڕووداوەکە بۆ دەستگیرکردن بە پێی بڕیاری دادوەر، بەڵام بەداخەوە هەم باوکەکە و هەم دایکی ئەسڵەکەی خۆی لە ماڵە حزوریان نەبوو، ئەوی کە لە ماڵە حزوری هەبوو زڕدایکی ئەو مناڵە بوو. واحد يقهر اللاخ بهالبنية هاي. بەوتەی شایەت حاڵەکان هۆکاری ئەشکەنجەدان و کوشتنی مەهناز کێشەی نێوان قارەمان و ئۆراس باوک و دایکی مەهناز بووە بە جۆرێک کە هەر لە ساوای مەهنازەوە لەگەڵ دایکی لای ماڵی باپیری لە بەغدا گەورە بوو، بەڵام دوای گەڕانەوە بۆ لای باوکی و ئاشبوونەوەی ئۆراس و قارەمان چەند مانگێکی بەڕێکرد و گیانی سپارد. کارۆ محەممەد، کوردسات نیوز، کەرکووک.